بە چەندین چالاکی جۆراوجۆر ڕۆژی جیهانی تەندروستی لە شاری سلەیمانی بەڕێوەچوو. ڕێکخراوی تەندروستی جیهانی هەموو حوتی نیسانی ساڵێکی دیاری کردووە وەک ڕۆژی جیهانی تەندروستی و هەر ساڵە و بە دروشمی ڕوبەڕووبوونەوەی نەخۆشیەک ئەو یادە دەکاتەوە. ئەم ساڵیش تەرخان کراوە بۆ ڕێگریکردن و ڕوبەڕووبوونەوەی نەخۆشی شەکرە لە جیهاندا. 99,000 کەسیش لە کوردستان تووشی نەخۆشی شەکرە بوون کە ساڵی پار نزیکەی 66 کەس بە نەخۆشی شەکرە گیانیان لەدەستداوە. بۆیە ئەم ڕۆژەی جیهانی کە ڕێکخراوی تەندروستی جیهانی تەرخانی کردو بۆ ئەم بۆنەیە بۆ ئەوەیە بە خەڵک بڵین کە ئاگایان لە خۆیان بێ و زوو فەحسی شەکرەی خۆیان بکەن. لە فیستیڤالێکدا بۆ بۆنەوە کە لە زانکۆی پۆلیتێکنیکی سلەیمانی بەڕێوەچوو خوێندکاران خۆبەخشانە پشکنینی نەخۆشی شەکرەیان بۆ خوێندکاران و فەرمانبەران و هاوڵاتیان ئەنجام دەدا. بۆی تووشی شەکرە نەبی لە داهاتوە هەوڵ بە زیاتر ساوزەواتەکان و پاقلەمەنیەکان بخۆ. جگەل لە پشکنین ڕێنماییش دەدرایە ئەو کەسانەی پشکنینیان ئەنجام دەدا لەسەر شێوازی خواردن و خۆپاراستن لە نەخۆشی شەکرا. جامەکەی سیر ئەەکەین بەپێی ئەو زانیارانی کە هەمانە بۆ ڕێگیریکردن لە توشبوون یان ئەوەی کە ئەو کەسە شەکرەکەی بەرز بێت چۆن بتوانێت کۆنتڕۆلی بکات تووشی نەخۆشی شەکرە نەبێت و ڕێنمایی ئەدەینێ. مامۆستایانی زانکۆی پۆلیتەکنیکیش بەس لە گرنگی پاراستنی تەندروستی کۆمەڵ و ڕۆڵی خوێندکاران و ناوەندی زانکۆ دەکەن. بەکەتی تایبەت پشتیوانی زانکۆکان کا بۆ ئەوەی ئەم زانکۆانە توان ڕۆڵی خۆیان ببینن و زانستی کە هەیە تێکەڵی بە کۆمەلگاکەن و ئەو خوێندکارانی کە هەمان بە باشترین هەمانە بە باشترین شێواز پێشکەشی کۆمەلگاکەن. ئەوداین ئەم چالاکیانە بە شێوەیەکی ڕاستەوخۆبەری نەگەڕەکەکان و لە دەرگای خەڵک بدەین بۆ بەرزکردنەوەی ئاستی ڕۆشنبیری تەندروستی هاوڵاتیان و لەگەڵ ئەوەشدا فانسکردن و بێدانی زانیاری تەندروستی بە هاوڵاتیانی شارە خۆشەویستەکان. ژیار محەممەد لەنگی ئەمریکا سلێمانی.